داستانی کۆڕێ ڕاپەڕینی بەهاری 1991 گەلەکەمان یەکێک لە سەروەریەکانی جەماوەری کوردستان و سەرجەم لە ناسیاسیەکان و هێزەکانی پێشمەرگەیە بەبێ جیاوازی. سەرجەم شارەکانی کوردستان ئازاد کراو، شاری کەرکووکیش بۆ یەکەم جار ڕزگاربوونی بەخۆیەوە بینی و هەناسەی ئازادی هەڵمشی. بەڵام ئەم شادی و ئازادیە کوردخایەن بوو. داستانی کەرکووک بیدایەتی کۆتایی داستانی شەڕی نێوان ڕژێمە یەک بە دوای یەکان و تا ئەو سەعاتەی کە پێشمەرگە گەیشتنە کەرکووک گەورەترین معسکەری خالید کە تایە بوون کە لەوێ ئەوانەی کە بەرچاو بوون لە برا بە ڕێزەکانمان مامۆستا سەلمان بوو، مامۆستا وریا خۆشناو بوو، مامۆستا عەبدولباستیشی پێ ناوی خۆیەتی و مامۆستا عەبدولباست کوشنچی بوو و عەقید سەردار بوو و کۆمەڵە برایەکی پێشمەرگە پێکەوە بوون کە داخلی کەرکووک بوون. حەقەتەن هیچ پێشمەرگەیەک پێشەوان لەوێندەر نەبوو. ئەوە بۆ تاریخ ئەو قسەیە دەکەم. کامل چوون داخلی ناو معسکەری خالید بوون. حتا بەو شێوەیە کاک عەبدولباستوان بەرەو دەبابەکان ڕۆیشتن. کاک عەبدولباست یەک لەوان بوو، سواری دەبابە بوو، بە ئیشی خستیە لەوێندەر. برایەکمان کە شارەزا بوو لە قەزایەی فەنیاتی میکانیکی و ئەوانە سواری یەک لە تەیارە پیلاتۆسەکان بوو بەرز بووە. حتا ئەو برایانە هاواریان کرد کە بێتە خوارێ و نەڕواتن و ئەوانەیان بەو شێوەیە. ئێمە هێزی پێشمەرگەوە هێزی پێشمەرگەی کوردستان بەگشتی و ئێمە لە نێوێدا ئەو کاتێ بزوتنەوەی ئیسلامی بە مەڵبەندی هەولێر کە ژمارەیەک پێشمەرگەی هەبووە ئێمە تیپی 99 سەربەستی کە ئەو کاتەی هێزێک پێشمەرگە بوون کە 96 پێشمەرگەمان هەبوو. لە ڕاپەڕین ئێمە بەڕاستی هەنگاو بە هەنگاو بەشدار بووین، هەر لە سنوورەکانەوە لە 5 ئازار کە ڕاپەڕین کراوە لە ساڵی 1991 و لە حەوت ئێمە زیاتر هاتین ناو شارەکانی ڕانی پێ بەپێ ئێمە ئەو هێزی پێشمەرگەی ئێمە بەشدار بوون لە ڕاپەڕین و قۆناغ بە قۆناغ هەتا گەیشتنی کەرکووکیش و هەولێر و هەموو ناوچەکان و ئێمە بەڕاستی لە کەرکووکیش ڕۆڵی کاریگەرمان هەبوو، مەڵبەندیشمان لە کەرکووک دامەزراند ئێمە و شەهیدمان لەوێندەردا لە پردێ شەهیدماندا کە حکومەت بە هێزێکی زەبەلاح و هاتی دژە هێرشی کردەوە سەر هەرێمی کوردستان، کەرکووکی داگیر کردەوە، دوایی هات بەرەوە هەولێر. ئەوێ ڕاستی بێ هێندێ مقاومە کرا لە ئێمە لە پردێ بووین، هێندێ مقاومەمان کرد ناو کەرکووک. ئەمە حەقەتەن لەوێندەر مەجموعەک لە برایانمان شەهید بوو. هەبوو لە شەڕی یەکەم بریندار بوو، هاتەوە سەرمان بەستان و تەداوی کرا، دیسان چۆ بەدزیمە ڕۆیشتنەوە لەوێ شەهید بوون. حەقەتەن ئیدی دوایە کە حکوومەت حەملەی زۆر بە قووەتی کرد لە تااقەتی کەسدانە بوو، خەڵکەکە هەمووی ئینسحابیان کرد، ئەوەی برایانەی هەولێر بەرەوە هەولێر کشانەوە حتا وەکو نێگەیشتنەکن سەیتەڕەی هەولێر. حەقەتەن لەوێن دەرمانەوە ماوەک دیار بوو قواتەکەی حکوومەتی مجاهدی خەڵقیشی لەگەر بوو. حەقەتەن مجاهدی خەڵق شەڕکەر بوون ئەو کاتە وە کۆپتەرژ لەسە سەریان بووی، ئەوەی نەبوو بەو سەیلاحە بەسیتەی کە لە دەستی پێشمەرگە هەبوو مقاومە بکەن. حەقەتەن چەند حتا وەکو ڕۆژی دووەم لە منتیقەی ئازادی لەسەر جادەی ئەو برایانە بە برسێتی و بە ئەوەی مانەوە دوای ناچار بوون ئەمە ئاگاداری خەڵکی خۆمان کردەوە کاکەوا حکوومەت هاتێ بە ئەلەقەل عایلەکانمان بڕۆن یا مامۆستایەکانی کە بەرچاون و لای خەڵک کە ئەوانە مامۆستای بزوتنەوە بوونە ئی مزگەوت کە ئاگادارمان کردەوە کە هەولێر بەجێ بێن و بڕۆن. حەقەتەن ئەوانە بەڕێکەتن، خەڵکی هەولێرش بەبێ حیساب بەڕێکەتن بەرەو جادەی مەسیف. ئیدی حکوومەت هەر هات حەقەتەن لە تااقەتیەوە دانەبوو کەس مقاومە بکاتن و حزبەکانیش زووتر ڕۆیشت بوون. حەقەتەن هەولێریان بەجێ هێشت بوو سەراحەتەن. ئەمە حتا هاتین گەیشتینە مەسیفیش خەڵک لەو جادانە هەموو ئەوی دەکات لە برسان و لە ترسان و وەزعی حەقەتەن زۆر زۆر ناخۆش بوو، زۆر زەحمەت بوو. کۆتایی مانگی ئازاری 1991 ڕژێمی باز هێرشی پێچەوانەی دەست پێکردەوە و شەپۆلی کۆڕە و کوردستانی گرتەوە.
هێزەکانی ڕژێم شارە گەورەکانی داگیر کردەوە و دەیانویست هەموو کوردستان تا سنوورەکان کۆنتڕۆڵ بکەنەوە. لە گوندی کۆڕێسەر بە قەزای شەقڵاوە پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات شانبەشانی لانەکانی دیکەی بەرەی کوردستانی سەنگەریان کرد. حقەتەن داستانی کۆڕەک و دەستی پێکرد کە حکومەت هاتە مەسیف ڕۆژێک یا زیاتر لەوێن دەرمانەوە بەردەوام بوو قواتەکە هەردەهات هات لە کۆڕێکە لە مەسیف دێ خواری لەبۆ ناو کۆڕێ فراوانیەکە بوو ناقیلەکی زۆر و دەبابەکی زۆر و کەتیبەی مەدفەعیە لە پشتخانیەکانیاندانە بەرچاو نەبوو حالی مەشاتەکی زۆری هاتووێ حکومەت تەبەن بە تەختیت دەهات وەنیە هەر من لێ بنێتن دیڕاستەی پێشە خۆی دەکرد ئەو جا دەهات کە مهم کۆڕی لە بۆوان بۆ معسکەرێک لەبەرەوەی وەکو خەلفیاتە چیش نیەتیان وا بوو کە قواتی شەڕکەر دەست پێ بکە بڕواتن مەدافع تەقی قورسەکانیش لە پشتەوە پشتگیریان بکاتن بە هەر حاڵ کە معسکەریان لەوێدانە ئەمەش حقەتەن هاتین لە ناو کۆڕێماینەوە یعنی ئەوەی نەبوو بکشەوە زیاتر لەگەر گەیشتنی لە بۆ کۆڕێ ئەمە دانیشتنەک تەمان خەڵک نەیدەزانی هەموو خەڵکەک نەیدەزانی حکومەت لە مەسیفڕا دێتە کۆڕێ و زیاتر دێ و بەرەو سەرەوەتر دێتن لە کاتی پێش بگاتە کۆڕێ ئەمە دانیشتنەشی حزبی کرا لە فندقی سەرمەیدان ناخوارەوەتر لە بیرم نییە ناوەکەی سەراحەتەن لەوێن دەر کاک مەسعود بوو لە بەخۆی و مەجموعەیەک کاک نێچیروان بوو بەخۆی و مەجموعەیەک لە حزبەکەی ئەمەش بووین وەکو مامۆستا سەلمان و محەممەد تەولێری و مەجموعەیەک بوون لەو برایانە ئیدی چ بکەین باشە لەو حالەتە کاک کۆسرەت گوتی چ بکەینەوە حکومەت هەروە دێتن هەر یەکە اقتراحی خۆیدا هەر کاک مەسعود اقتراحی خۆی کرد کاک کۆسرەتیش اقتراحی خۆی کرد ئەمەش اقتراحی خۆمان کرد لە اقتراحی مەحەقەتەن دانیشتنەکە هەڵوەشاوە لەبەرەوەی ئەمە تەرحەکمان کرد پێیان ناخۆش بوو چونکەمە خیانەتمان لێکرا هەر لە کەرکوو خیانەتمان لێکرا هەتا هەولێریشمان بەجێهێشت بە هەر حاڵ دوایەوەی لێهاتەر کەسێک بێ لە کۆڕی لە خۆی وەکو پێشمەرگە بە ڕەنگاری ئەو قووەتە ببتێەوە نانیزا بەبێ ئیتیفاق تەوان ئەوە شارۆچکەی کۆڕەیە ئەوەش هاوینە هەواری پیرمامە مەسیف سەلاحەدین ئەو دیویش تەقلاوەیە ئەو دی ئەو شاخانە خۆی کاتی خۆی دوو شەڕی گەورە لێ ڕوویدا لێرانە یەکێکیان لە حوتی مانگ حوتی 1991 حوتی 4/1991 و ئەوی دیکەیان 11/4/1991 پێشمەرگەکان دابەش بوون بەسەر ئەم دوو لووتکە شاخە ئەو لووتکە شاخی ئێستا ئەوەی پشتی کۆڕێ و ئەرمەوان و ئەوانەیە پێشمەرگەکانی ئێمەی لێ بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتێمە تیپی نەوەتوێ سەربەستیمان هەبوو لەم زنجیرە شاخ هێزەکانی پارتی لێبوو یەکێتی لێبوو سۆسیالیستی لێبوو لەو بەر ئەوەی ئەگەر ئەو لایە ئەگەر تەمەشاکەنی ئەم لایە ئەو زنجیرە شاخەویش کۆمەڵێک پێشمەرگەی کێ لێبوو بەڕاستی پێشمەرگەکانی پارتی گەلی لێبوو پێشمەرگەی پارتی لێبوو زەحمەتکێشانی لێبوو شەڕەکە تەمەن لەم دەربەندەی ڕوویدا کە دوایی دەچین لە نزیکەوە دەیبینن برادەرانی یەکێتی و سۆشیالیزم و نازەم وە بزانم چەند شوعیشیان لەگەر بوو هەر وەکو هەواڵ تەبان بە یەقینە لە چەپی شاخی کۆڕێ لەوێن دەر ئەوان جێگیر بوون شاخی ئەو بەرەش دەستی ڕاست پێشمەرگەی مەی لەسەر بوو کاک مەلا عومەر بە ڕەحمەت بیتن ئامرتی بوو ئەو کاتە تیپەکەوی لەوێن دەربوو ئەمەش وەکو خۆمان وەکو مەڵبەند یا وەکو ئامر هێز هەمومان لەناو کۆڕێ جەبهەکە با بڵێن کە خستمانە ئەستۆی خۆمان ڕۆژی حوتی نیسانی 1991 هێزەکانی ڕژێم پەلاماری یەکەمیان بۆ سەر سەنگەرەکانی پێشمەرگە دەست پێکرد و لەلایەن هێزی پێشمەرگەوە تێکشکێنران لە حوتی 4/91 بڵێن کە دوای ئەوەی ڕژێمی بەعز بڵێن لە ڕاپەرینی 91 کە هەموو کوردستان ئازاد بوو سوپای عێراق هێرشی پێچەوانەی دەست پێ کرد بۆ گرتنەوەی شار و شارۆچکەکانی کوردستان
والحاصل هەندێک شەڕ و پێکدادان لە هەولێر و لە پردێ و لە کەرکووک و لەو شوێنانە بوو دوای ئاخر شەڕ کە کرا شەڕی کۆڕێ بوو لە حوتی چواری 91 ئێمە بەڕاستی هێزەکانمان هێنا لەو باسکەی تەوزیعمان کرد ینی بڵێن جەماعەتی حزبی شوعی و پارتیش هەندێک هێزیان لێرە بوو بەس بەڕاستی هێزەکەیمە هێزێکی تقریبان ئەو 50 نەفەری بوو ئەو شوێنە کە حساسە و بڵێن لێرەوە لەو دەربەندەیەوە جێشی عراقی دەهات ئێمە لەوێن دەربوون ینی بڵێن شوێنەکەمان هەندێک حساس و وەکو بڵێ ئەوە ڕوبەڕووی دوژمن بوو جا کە هێرشیان هێنا بڵێن ئەوان لێرە جاری یەکەم بڵێن بە دەبابەوشت نەبوو هەرمەشاد بوون کە هاتن تقریبا نازام ژمارەیان چەندە بوو بڵێن بەس 50 نەفەریان لێ کوژرا لەدەو ئەو شوێنی ئەو دوکانانە بڵێن لێوێندە هەمووان خستنە سەریەک جەنازەکان هەمووش دیارە بڵێن تاڵانیان کرد بوو گوتیان ئەو خواتەی عسکەریە کە هاتووە لە منطقەی زاخۆ و دوهۆک بووە شتی کەمالیاتی ئافرەتان و شتیوایان زۆر پێ بوو یعنی بڵێن ئەوها دیارە تاڵانی شتیان کردووە لەو شار وشتانە دوکان وشتیان بڕێبزانە چۆن بووە ئێمە وەرحاصل لەو سەنگەرانەی خۆمان بووین لەوێندەر لە پێشەوە دوای ئەمن لەو نقطەی سەرەوە بووم لە تەنیش شەیتی وای بڵێن لەگە کاگمەلاوریای تاوان مامۆستاوریا جێگری بەرپرسی مەڵبەندی چوار بوو بڵێن هێزەکەمان لەوێ جێگیر کرد تقریبا ئەو 50 نەفەرە کاک مەسعود هەیە کاک ڕەمەزانی پێ دەڵێن ئەومان کردە بەرپرسی قواتەکەی لەبەرەوەی ئێمە لە مەڵبەند بووین بڵێن بەسەر شوێنەکانی تریشدا دەگەڕین کاک شەید محەممەد کە دوای لەگەر شەید مەلا عومەری شەید بوون خی گەورە بەهشتیان شادکە ئەوان وەکو بڵێ ئەومان کردە جێگری کاک ڕەمەزانی کاک مەسعودی بەڕاستی هەتا دەوروبەری ئێرە ئەوە کەش شاخی کۆڕێ ئەوە کۆڕێ پشتی کۆڕێ و ئەرمەوانە ئەوەش شیوە سوارە تەبان و ئەوەش دەربەندی کۆڕەیە حکومەتی بەعز لێرە کە دەسوڕێەوە سێترێکی هەبوو لە حوتی مانگ هێرشێکی کردتەمان تێکشکە خۆی ئامادە کردەوە بۆ 11 چواری 1991 هێرشێکی گەورەتری کردەوە شەڕی کۆڕێ داستانێکی گەورە بوو و پاشماوەی ڕاپەڕین بوو بەو مانایی کە لە کۆتاییەکانی مانجی سەی 1991 ڕاپەڕینی جەماوەری کوردستان دامرکایەوە لە سیویەکی سەی 1991 کۆڕەوی ملیۆنی کورد بەرپا بوو دیارە هێزەکانی ئێمەش لە سنووری هەولێر یعنی پەیتا مقاومەمان کرد بەڵام پاشەک شەشمان کرد بۆ سەرۆ بۆ منتیقەی مەسیف و شەقلاوە هاتین بارەگایەکمان لە مەسیفی دانا و جەبهەشمان لە منتیقەی مەلا ئۆمەری دانا و لێرەش لە حوجران لە پەنای ئێرە بارەگایەکمان لێرە دانا بوو ئەوەی لە دەربەندی کۆڕێ سەنگەر بگرین و هەروەها شەڕ بکەین دیارە لە 5 چوار مەسیف لەلایەن حکوومەتی عراق گیرایەوە کە مەسیف دەکەوێتە پشتمان ئیدی کە ئەوەی گرتووە بۆ ڕۆژی 6 زیاتر هاتە خوارێ بۆ ڕۆژی 7 هجومی بۆ دەربەندی کۆڕێ کرد بۆ ئەوەی بێتە شەقلاوە شەڕی کۆڕێ بە کورتی دوو شەڕ بوو وێڕای قوڵە شەڕەکان شەڕی یەکەم لە حوتی چوار بوو شەڕی دووەمیش لە 11 چوار بوو کە شەڕێکی حاسیم و گەورە و گرنگ و یەکلاکەرەوە بوو بە کورتی ئێمە ئەو کاتی وەکو بزوتنەوەی ئیسلامی ئەوسا هەندێک لەو مەسئولە باڵانەی کە یعنی سەرکردایەتی بوون یا فەرماندەی سەربازی بوون ئاماژەیان پێ بکەم کە لێرە و لەوێ تەواجودیان هەبوو جا هەندێکیان لەوانەیە لە شەقلاوە بن یا هەندێکیان هاموشویان کردبی هەندێکیان زیاتر لە ناو قوڵایی شەڕەکان بوون لەوانە مامۆستا عەبدولقادری برایەتی کە ئەو ساندامی سەرکردایەتی بوو مەسوول مەڵبەند بوو و مەسوولی ئەو میحوەرەش بوو حەقەتەن و شەڕەکەش لەلایەن تەرەفی بزوتنەوە بە قیادە ئەو دەکرا و مامۆستا سەلمانیش بوو ئەندامی سەرکردایەتی بوو بە هەمان شێوە و مامۆستا وریا خۆشنا بوو و کاک حاجی محەممەد هەولێری بوو و مامۆستا ئەمین بوو و کاک عەبدوستار مەجید بوو و خۆم بووم کاک عەبدولباسیت بوو مامۆستا مەسعود بوو و شەید مەلا عومەر کە مەسوول عەسکەری مەڵبەندی بوو کۆمەڵێک کادیر و ئەندامی تر بوون جەبهەکە لێرە بەو شێوەیە دابەش کرا بوو ئێرە لە دەستە ڕاستمان کە پێی دەگوترێ تەلان لەسەر ئەو شاخ و چێوە برادەرانی وەکو حەزب یەکێتی و پارتیگەل و زەحمە کێشان ئەوانە لەوێن دەرێ بوون ئەم چیا کە دەستە چەپمە پێی دەگوترێ
سەرچێلان کە دەکاتە ڕاستەوخۆ پشتی کۆڕێ و گوندی ئاژگەی ئەوەش هەندێک حزب لەوێ بوون بزوتنەوە و پارتی و شوعی و سۆشیالیست و حزب الله ئەوانش لەوێن دەرێ بوون. ڕۆژی 11 نیسانی 1990 هێزەکانی ڕژێم بە پاڵپشتی تانک و زرێپۆشەوە هێرشی دووەمیان دەست پێکردەوە و هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات بەرگریەکی قارەمانانەیان کرد و لەو پێناوەشدا دوو پێشمەرگیان بەناوەکانی کاک مەلا عومەر و کاک محەممەد عوسمان شەهید بوون. لەم شەڕەدا ڕژێم بە یەکجاری تێکشکا و ناچار بوو دەرگەی گەفت و گۆ و دانوستان بکاتەوە. ئەمە کە هاتیە ناو کۆڕێ ئیدی شەڕ و تەقە زۆر کرا ئەمە لەو ڕۆژەی دوو کەسمان لێ شەهید بوو کاک مەلا عومەر لەسەر شاخی شەهید بوو ئامرتی بوو ئەمەش کە لە ناو کۆڕی شەڕمان دەکرد لە پاڵ دیوارێک بووین ئەوەندە قەناس بە چڕ و پڕی لە بۆمان دەهات ئەوەی نەبوو بتوانی تەقەش بکەیت لەبەرەوەی حکوومەت ئیمکانیەتی زۆر بوو ئەمەش غەیری تفەنگەکەی دەستمان هیچمان پێ نەبوو لەوە زیاتر زەخیرەمان پێ نەبوو نەمان دەتوانی زۆر تەقەی بکەین نەوەکو بێ گولە بمینەینەوە ینی زۆر بە ڕەزیلی گولەمان بەکاردەهینە. ئیدی قەناس گولەک بە سەردلی کاک محەممەدی کرد لە تەنیشتم ڕاوەستا بوو لە تەنیشتەویش مامۆستا مەحموود فەقێ بوو لە تەنیشتەویش کاک سالار بوو کاک شوانوانیش بڕێک لە خوارتر بوون لە لای خواری لە بەرزایەکەی ئەویش نەفەریت کە بوو هەر بەتەنێ نەبوون. ئیدی گولەک بە کاک محەممەد عوسمانی کە ڕەحمەتی خوای لێبی وەڵە دەستم دابەرێ کەتە خوارێ لە کۆشی خۆمدانە جەمەدانیەکەمەوە کرسینجیم کردەوە تەمەشام کرد کەلچێوەی نەما بوو هەزوو ڕوحی دەرچوو سەراحەتەن. ئیدی ماینەوە کورت و مختصەر پێویست ناکە زۆر لەسەری بڕۆم کە لە پاشەوەی چمان کرد دوایێ ئەمە هاتینەوە ناو کۆڕێ ناو لای حوجرانێ کاک مەسعود هاتە وێندەر دوو سەیارە بوون یەکەچیان سایقەکەی تێدا بوو لەگەر شوان پەروەری گۆرانی بێش دووەمیشیان سایقەکە بوو لەگەر کاک مەسعود و کە تەحسین تەهای گۆرانی بێش تەحسین تەها لە جادەی پەڕیەوە ئەو بەری جادەی چەک لە چی لێ بوو لەسەر چەگلەکەی ڕاوەستە دەستی لە بردنجۆی دانە دەستی بە گۆرانی کرد کاک مەسعودیش هات سەلامی کرد و احترام و تۆقەمان کرد و مامۆستە دەنگ و باستیە گوتم وەڵە کاک مەسعود دەنگ و باستیە کەتیبەکی زەخمی دەبابات و ناقیلات و مەدافع داخلی کۆڕێ بووینە ئی ئەوەی نییە پێشمەرگە بتوانی بەو عەدەدەکەمەی مقاومەی بکاتن پێشمەرگەی بنێرن طبعاً ئەوانش حەقەتەن ئەو کاتە نێزیکەی دە پێشمەرگە لەوێن دەربوون ئەوانی ناوەکانم لەبێت بی کا خالی داشگەیی بوو خوددا ئەفوی کاوەفاتی کردیە کاک حەمید ئەفەندی بوو زەعیم عەلی بوو دەوری تا 12 کەس لە بیرمە لەوێن دەربوون بە هەر حاڵ کاک مەسعود خوا حافیزبوونی کرد ڕۆیشت ئاەت بچی ئیزراعاتی چ بکاتن هیچی تکەی لێ نازام ئەوەندەمان دیت کاک مەسعود لەوێن دەر لە دەستی چەپیش شاخەکە یەکێتی تێدا بوو کاک کۆسرەت و چەند کەسێکی وەکو لە بەرپرس لە پشتەوە لە ناو دۆڵەکی بوون جیهازیان پێبوو. ئێمە هێزەکانی پێشمەرگە و کاتەی ئێمە پێشمەرگەمان لەو شاخەی بووە شەهید مەلا عومەر ئەو کاتی سەرکردەیەک بوو بەڕاستی لێوێ شەهید بوو وە شەهید شێورانمان لێرە شەهید بووە وە پێشمەرگەکانی پارتی لێ بووە پێشمەرگەکانی یەکێتی لێ بووە پێشمەرگەی سۆسیالیستی لێ بووە زەحمەتکێشی لێ بووە پارتیگەری لێ بۆ کاتەی ئەنی من پێم وایە ئەو داستانی کە لێرە تۆمار کراوە بۆ هۆی ئەوەی کە بەعەس لوتی بشکێ و ئامادەی دەربڕی کە دانوستان بکە مفاوازە لەگەڵ کورد بکە بەڕاستی بەشێکی زۆری هۆکارەکەی ئەم دەربەندی کۆڕێ بوو کە بەعەس خراپ تێشکە. هەڵبەتە لێرش لەو حەوزەی بەو شێوەیە بوو کۆمەڵێک پێشمەرگەی بزوتنەوەی ئەلێرە بوون لەسەر ئەو گردەی هەڵبەتە ئەوە دەستە ڕاستم جادەی ڕئیسیە پشتەوەشم دەربەندی کۆڕەیە هجوومەکە ئەوە بوو کە زیاتر باسی ئاخر هجووم دەکەم کە 11 قافلەی عەسکەری بە دەبابەوە کۆمەڵێک دەبابە بوون وەمەشات پیاڕۆ بوواتە لە ڕێگاشدا دەڕۆیشتن بەرەو ئێرە بەروەلای ئێرە هاتن کە هاتن قووەتێکیشمان ئەلێرە بوو من کە خۆم لەگەڵ مامۆستا عەبدولقادری برایەتی ئەلێرە دواتر هجوومان کرد
دەبابەکان یەکەم دەبابەکە گەیشتە ڕاستی ئێرە کە ئێستا ئەو دەبابەیە لەسەر ئێرە وەکو ڕەمزێکدانراوە دیارە لە هەموو لاڕا لەو دەبابانە درا هەندێک دەبابەش لە دەربەندی بوون کە شەڕەکە جاری دووەم دەستی پێکردەوە و جارە حکوومەت تەدە هاتە خوار بە دەبابە و بە ناقیلە هاتنە خوار لە کۆڕێ تێپەڕن حەقەتەن ئەمە ئەو دەمی نەمان دەزانین حکومەت وا بە ڕێکەت هاتە خوار لەبەرەوەی لۆفە بوو هیچ دیار نەبوو کە هاتینەمە مەجموعەک بووین یەکەمین دەبابە کە سەری لە لۆفەی یەکەمی ناو کۆڕێکە دێ سەری دەرکرد کاک حەسەنی هەڵەبجەی میێوان بوو لامان ئاربیجی پێ بوو حەقەتەن لە جادەی خۆی هاویشتە خوار جادەی ئەو کاتەوە کوێستان نەبوو جادەکە تەنیشتەکەی کەند بوو و ئاویشی پێدا دەڕۆی چڕ و پڕی داری زۆر لێبوو کاک حەسەن یەک گولەی ئاربیجی وەشان لە یەکەمین دەبابەیدا لەگەر دەبابە کە شکات دوو کەلە چکەمی لێ هەستا ئیدێوی جوندی بوو ئەوی هەڵات ناقیلەکەی پشتەویش ڕاوەستا و نەفەری لێ هاتە دەرێ و هەڵات ئەوەیان بەجێهێش لەوێ سەراحەتەن بە تایبەتی ئەو گردە نزیکە کە پێشمەرگەی ئێمە لەوێن دەرێبوون چەکی ئاربیتی و سترێلای سەربازیان پێبوو دیارە سترێلا چەکێکی پێشکەوتووە لە ئینتفازەی گرتمان من دامە کاک حەسەن هەڵەبجەیی پێشمەرگەی هێزی شافعی بوو سەر بە هەولێر بوو لە ئێرانەوە لەگەڵمان بوو ئەو کات هەر لە هەولێر دەوامی دەکرد یەکەم کەس بوو دەتوانم بڵێم بە سترێلای لە دەبابەیدا کە دەبابەی یەکەم وەک دەڵێ شکستی هێنا و گڕی گرت هەڵبەتە لە دەبابەکانی خوارێژدرا لە سەرچیای لە هەموو لای ڕا ئیتر قافلەی سەربازی ڕاوەستا کە ڕاوەستا لە هەموو لای ڕالێدرا ئێمەش ئەلێرە هجووممان کرد پێ بە پێچوین هەتا دەربەندی کۆڕێ ئەو کاتە مامۆستا عەبدولقادری برایەتی بوو من بووم کاک مەسعود بوو کاک عەبدولباسیت بوو کاک مەحموود بوو کاک محەممەد عوسمان واتە شەید شێروان بوو هەڵبەتە ڕۆیشتین تا چوونە ناو کۆڕێ پێ بەپێ لە دەربەندی کۆڕێ کە ئێستا جادەی ڕئیسیە گەیشتینە نزیکەی 20 بڵێن تەرم و بریندار کەوتبوون لەوێن دەرێ هەبوو لە دوای ئێمەدا لەو حزبانە وەکو جۆرێک لە دەعیە و تەکەبور چەکی بەدەستەوە بوو بە یەک دەستی دەیەویست بیان کوژی ئەمنش پێم دەگوتن کاکە گونا هەمەیان کوژن تازە بریندارن کەوتونە بەردەستی ئێمە و بڕیاری ئەحزاب و بەرەی کوردستانیش وایە کە نەیان کوژین بە هەر حاڵ لەگەڵ مامۆستا عەبدولقادر و چەند چەکدارێکی چووینە ناو کۆڕێ کەتینە ناو قوڵایی شەڕ وەک دەڵێ شەڕی دەستەویەخا شەڕی ماڵ بە ماڵ لە یەکترمان پاک دەکردەوە ماوەیەکی لەوێ بووین لەسەر خانووی ماڵێ مام ئەحمەد شەریفی کە دەتوانێت لەوێش قسەتان بۆ بکەم دوای ئەوەی کە ماوەیەک لەوێ بووین دواتر چەند چەکدارێکیش بە دوای ئێمەدا هاتنە خوارێ حەقەتەن چەکداری پارتی بوون هەندێکیان کە زیاتر بە قیادەی مام خالید ئاشگەی بوون کە وەفاتی کردووە و گۆڕەکەشی ئێستا لێرە نێژراوە خوددا عەفویکە وەلا چەکداری یەکێتیش بە حەقەت ئەوانیش هاتن یەکێکیان لەوانە پێشمەرگەکی پێش ئینتیفازەی بوو لە قاشمەڕەشی چەندجا دەمدید دەمناسیوە ناوی کاک عەباس بوو یەکێکیان ناوی کاک شێخ وەهاب بوو ئەوانش پێشمەرگە و مەفرەزەی یەکێتی بوون ئیتر لەوێن دەرێ سەرنگەرمان کرد ینی شەڕمان کرد هەتا وەفدی مفاوەزات هات کاک حەسەن وەختی خۆی هەندە پێشمەرگەی بازیان و هەڵەبجەی هاتنە لامان وەختی خۆی وەختی کمیا بارانەکە ئەوە هەلامان ماوە حەسەن ماشەڵڵە گەنجێکی ئازا و ڕوحسووک بوو حەسەن کە ئەوەکەی شکاند ئەمە خۆماندا پاڵ بابلین بەرزاییەکان نەوەکو لێمان بدەن چکە نازانین لە بەرامبەرمە چ هەیە لە غەیری لۆفەکە هیچیت کە دیار نەبوو وەڵا گوتم کاک حەسەن بەسەری سعاتەکەم لەدەست بگوتم کاک حەسەن ئەو سعاتە هەدیەت بیتن کە شەڕی ڕاوەستە هەدیەی خۆتەیە حەقەتەن شکاندنی ئەو دەبابەی لە بۆ تاریخ بە هەموو حزبەکان بزانن کاک حەسەنی چەمچەماڵ گەنجێک بوو هەڵەبجەی عەفوەن گەنجێک بوو بە ئاربیجی ئەو دەبابەی ڕاگرت بووە یەکەمین مەرحەلەی ڕاگرتنی شەڕی هەتایە بینی ڕژێمە یەک بە دوای یەکەکانی عێراق لەگەر کورد تاوەکو ئەو دەقەیەکە ئەو دەبابەی شکا
بەڵام لە هیچ قەناتەچی هیچ حزبك تا ئێستا کە ناوی ئەو کوڕی نەهاتیە ئەگەر ئەم دەسەڵاتمە بی هەیکەلەچی لە بۆ ئەو شخصەی دروست دەکەم لە کوردستان لەبەرەوەی ڕەمزەکە لە ڕەمزی ئازایەتی و بەڕەنگاربوونەوەی ڕژەی مەچی گەورە. دوای ئەوەی کە قافڵەی عسکەری لە دەربەندی کۆڕێ تێشکا ئێمە وەکو مەفرەزەیەکی بزوتنەوەی هجوممان کرد بۆ ناو کۆڕێ تا گەیشتینە ئێرە کە ئێستا لێرەم ئەو خانوەی لە پشتمە خانی ماڵی مام ئەحمەدی کە گردێکە لەگەڵ مەجموعە پێشمەرگەیەکی هاتین لەگەڵ مامۆستا عەبدولقادری برایەتی هەڵبەتە دواتریش لە پێش من جەماعەتی پارتی و یەکێتی هەبوون ئەوانیش هاتن بەڵام ئێمە لە پێش هەمویان بووین ئەوان لە دوای ئێمەوە بوون هەتا یعنی کاتە کە شەڕیش بوو هەر ئێمە لە پێشەوە بوون ئەوان لە دوای ئێمەوە بوون بە هەر حاڵ لەسەر ئەو گردەی ئێمە سەنگەرمان گرت کەتینە شەڕی دەستەویە خەو ماڵ بە ماڵ هەتا من کە چوومە ئەو خانووی کە لە دەستە چەپمە لە بەرەوەی خەڵکەکە تازە دەربەدەر ببوو منزەرە دۆڵمەیەک لەسەر ئاگری بوو دەکوڵا بە هەر حاڵ ئێمە تەقەمان لە حکوومەتی دەکرد حکوومەتیش تەقەی لە ئێمە دەکرد وەختێک بینیم وازێکی عسکەری واتە بڵێن جێبقیادەی پێ دەڵێن لە مەسیفی دێتە خوارێ دیارە برادرانی یەکێتی مەفرەزەیەک هاتن بە ناوی ئەوەی بەرەی کوردستانی دەیزانی کەم فاوەزاتێک لەگەڵ حکوومەتی هەیە بۆ ئەوەی استقبالی ئەو وەفدەی بکەن ئیدی منیش لە سەرگردەکەی بە تەرەفی ئەو دیوی مەسیفی بیکێسیم دانابوو گومانیان ئەوە بوو کە من لەوانەیە تەقەی لێ بکەم بە هەر حاڵ ئەمنیش نیەتی خۆمەوە بوو کە بێتە پێش و تەقەی لێ بکەم گوتیان کاکە ئاگدار بە ئەو جێبقیادە دێت تەقەی لێ نەکەی منیش گوتم بۆ تەقەی لێ نەکەم گوتیان بۆ لای ئێمە دێگوتم بۆ لای ئێوە دێ خێرە شەڕە بۆ لای ئێوە دێگوتیان فاوەزاتە گوتم باش تەقەی لێ ناکەم وڵی تر هاتە پێش و نزیک بوو ئەمنیش بە بیکێسی بە سەڵیە لێمدا لە دەوروبەری بوو بە تۆز و غوبار بە سەریعی ڕای گرت و دوو جادایە بەگو پێشەوانە حەڵات بوو ناحکومەتی تێک گیراین لەسەرەوەی گوتیان نەمانگوت تەقەی لێ نەکەی گوتم تەقەی لێ دەکەم گوتیان نزانیم فاوەزاتە گوتم ناوەڵە نازام فاوەزاتە چێم فاوەزاتی کردووە گوتیان بەرەی کوردستانی گوتم ئیتر ئاوا بوو ئەو کاتە حەقەتەن قسەکە گوتم بەرە و ئێمەین بزوتنەوەی ئیسلامی لە نێو بەرەدانینە و ئاگاشمان لەم فاوەزاتی نییە ینی ئێمە تازە شەهیدمان داوە لێرە ئێوە باسیم فاوەزاتەکەن بە هەر حاڵ تێک گیراین و دواتر مامۆستا عەبدولقادر برایەتی هاتە نێوانمان و لێکی کردینەوە ئەوان سەحبیان کردو گەڕانەوە ئەمەش لە گردەکەی ماینەوە لە سەنگەر ینی حکومت تەقەی لێ دەکردینەوە ئەمەش تەقەمان لێ دەکرد وەختە من ڕوو لە مەسیفی بووم کاگ محەممەد عوسمان واتە شێروان عوسمان لە تەنیشتە من بوو هەر ئەوە بوو گولەکە بە من نەکەوت گولەیەک هات بە قەناسی دیارە سێریان لێگر بووین ئیتر بەوی کەوتو بەر بووە کە بەر بووە یەکسەر تەواو نەبوو مامۆستا عەبدولقادر تەنەفوسی ئیستیناعی لە بۆ دەکرد لەسەر سینجی ئاوا ئیتر وەفاتی فەرموو گوتمان چ بکەین گوتمە وەڵاهی لێرە باشترین حەلەوەی یەکسەر بیشارینەوە بینێژین مەبادا حکومەت هجووم کە تەرمەکە کەوتە بەردەستیان ئەو دارە گەورانە جۆگەیەکی ئاوی پێدا دەڕۆی ئەو کاتە ئاوی تێدا نەبوو بەڵام شوێنی جۆگەی بوو نەرم بوو لەوێن دەرمان درێژ کرد بە شیش و بە حربەی تفەنجی لەگەر مامۆستا عەبدولقادری خۆڵمان وەسەر هەڵدا یعنی تۆزەی پێچ و لەو حاڵەتە بووین برایەک ناوی کاک سالار بوو هەر لەگەڵ مامۆستا عەبدولقادری بوو لەو لای لە لای سەری ڕەهاتە خوارێ گەیشتە ئێمە گوتی دەزانن کاگمەلا عومەری شەهید بووە کاگمەلا عومەر بە نسبەت ئێمە پیاوێکی گەورە بوو پیاوێکی کاریگەر بوو مەسوول عەسکەری مەڵبەندیش بوو ئیدی ئێمەش بەڕاستی زۆر پێ نیگەران بوو زۆر پێ حقەتەن ئەمە کە تەقا کردن ڕاوەستە تەواو ڕاوەستە ئەمەش گوتمان فرسەتە بە ئەو جەنازانە ببینەوە کە بردمانەوە کاگ عومەریان لەو بەری زادەی لەسەر چەگلەکەی دانابوو کاگ محەممەد عوسمانیش لەو بەرەی بوو
دیتمان سیارە کات ئەمە نێزیکەی 20 کە زیاتر بووین لە سەیتەڕێکە لەوێن دەربن خەڵکی سەیتەڕە و پێشمەرگەکانی سەیتەڕەمان لەگەر ئەمەش کە هاتینەوێ ئیدی سیارەک هات بە سەریعی بەبێ ڕاوەستان تێپەڕی ئەمش گوتم سیارە کورد بە وێرە جەبهەیە شەڕە سیارەی ئەهلی کو دەبی تێپەڕی لێدەن لە تایەکانی بدەن دیار بوو لە نێوەکی دیتبووی چەچیان لە بۆ ڕاکێشە گەڕاوە کە گەڕاوە گوتم باشە لۆ تێدەپەڕێەوە جەنازە لەوێ کە تێ نابینی شەڕە جەبهەیە ئەنگلو هاتی نێرخوان گوتی من مکەڕەم تاالبانیمە ئەم نەو غەڵەتەم کرد نامەم هەویەکەم لێ نەستا وتی مکەڕەم تاالبانیمە کاکە مفاوەزاتەیە شەڕ ڕاوەستە تەواو کۆتایی پێهات دەچین کا کۆسرت دەبینین والحاصل ڕێماندا ئەمە دوایە پاشەوی هاتینەوە ناو کۆڕێ حەقەتەن هاتینەوە ناو کۆڕێ دیتمان پاش تقریبا هەمووی 2-3 سەعاتی برد حتا هاتەوە دیارە چوو بوو لەگەر کا کۆسرە دانیشت و باسی شەڕاگرتن و ئەوەیان کرد بوو کە هات تێپەڕی کە تێپەڕی ئەمەش خەریکی تەقەکردن شەڕ بووین نەفەرەکانی مەش ئەوەی دەبینن لە ناو شەڕی لی دەدەن دەستڕێژیان لێکردن هاتنە خواری خۆیان هاویشتە خواری جادەی کەند بوو لە ئەو کاتی چوونە پشتی ئەم بەچوی خۆم دیتم هەڵاتن مکەڕەم تاالبانی و سایەکە چوونە پشتی خانیۆک لەوێندەر ئیدی بزر بوون حالی دوای ئەوجا ئاشپەسەکە دەستی پێکرد و ئەمە تەقەمان دەکرد حەقەتەن تەقەی هەرها کەزایی سیارەکی واز هات لە خوارەوەی کۆڕێ علەمەکی سپی پێبوو کاک شوانوان تەقەیان لێکرد گوتمان کاکە تەقەی مەکەن با بزانین چییە و علەمە بە هەر حاڵ گەڕاوە سیارەکە گەڕاوە ئەو جارە نەفەرەکی عسکەری هات بە پێیان ئەوەی پێبوو و هاواریشی دەکرد تەقەی مەکەن دوایە دیار بوو لە قسەکانی ڕادیار بکەن ئەو شەڕاوەستاوتەوە بەس لی تێن دەگەیشتین بە کوردیش بانجی دەکرد کورد بوو نایب زابر بوو والحاصل لەوانە بوو تەقەمان نەکرد و کابرا گەڕاوە و دوایێ دیتمان کاکۆسرت هات بە سیارەک بوو یا دوو سیارە بوون هەنجی سیارەی هاکەزایی بەسیت بوو هات چوونە خوارێ وەڵامش گوتمان کاکەوە بزانین چه هەیە لە گۆڕێوانە دەچن بە کەس نالێن معقولە ئەمەژەوە لێرە کوشتاری دەکەین وەختایەکی یەک دوو چەکداری حکومەتی لەناو حکومەتی هاتن یەکیان مڕاستیلی عەمید ڕوکنێکی بوو گوتیان بۆ مفاوەزاتی هاتوین هەڵبەتە یەکەم جا ئێمە قسەمان لەگەڵداکردن دواتر ئیزنماندان بۆ سەرەوە دوایە ماوەیەک پێچوو ئەوان هاتن گەڕانەوە کاگ مەسولینی بەرەی کوردستانی لە لای سەری هاتنە خوارێ بەلای ئێمەدا یەک لەوانە کاکۆسرت بوو کە مەسئولی بەرەش بوو وە قیادەی بڵێن هێزەکانی یەکێتیشی دەکرد کۆمەڵێک مەسئولی تریشی لەگەڵدا بوون وەکو کاک سەفینی مەلاقەرە و ئەوانە کاک حەمیدە فەندیش ئەندامی سەرکردایەتی بوو نوێنەری پارتی بوو ئەویشیان لەگەڵدا بوو و چەند مەسئولێکی تریش ئێمەش مامۆستا عەبدولقادریش گوتی من فلان کەس گوتی تازە ئەوە مفاوەزاتە و کەلکی ئێمەی نەما بە ئێمەش بڕۆینەوە و تەواو شەڕەکە کۆتایەت ئەمش گوت وەڵای مامۆستا من پێم باشە بچین گوتی چۆن بچین بۆ بچین وتم ئێمە شەڕمان بەشداری کردووە لە مفاوەزاتەکەش ئاگامان لێبی بزانێت چ دەگوترێ بە هەر حاڵ ئەوانی شەر سەلامیان کرد و فەرموویان کرد لەگەڵ کاکۆسرت و کاک حەمیدە فەندیوان چوینە خوارێ بە پێیان حتا سەرجسرە کۆنەکەی مەربوتە لە نێوان کۆڕێ و مەسیفی لەوێ هەندێک درکوداڵی لێە بە پێوە ڕاوەستاین دەبابەتی زۆر خۆیان لە ناو چاوەکەی لە ناو ڕووبارەکەی نابوو ینی لەبەر شوێنێکی نزمە دوو عەمید ڕوکنیان بوون چەند عەقید ڕوکن و مقدەم و ئەوانەش بوون بە هەر حاڵ عەمید ڕوکنێک مفاتەحەی جەلسەکەی کرد بە پێوە گوتی ئێمە لە قیادەی خۆمان ئەمرمان بۆ هاتووە کە شەڕەکەی ڕابگرین داوا دەکەینەوە شەڕەکە ڕابگرن ئەو خاکە خاچی هەردوو لامانە پێویست ناکات چیتر خوێن بڕژێ کاکۆسرەتیش لە جیاتی هەموو حزبەکان و بەرەی کوردستانی جوابی دانەوە دواتر عەمیدەکە گوتی کاکە لەو شەڕەش لەوێن دەرێ ئەو تەرمانەی ئێمە لەوێنە وەکو شتێکی ئینسانی وا باشە ڕێگەمان پێ بدەن بێن بیان بینەوە فعلەن کاتە کە ئێمە گەڕاینەوە لە مفاوەزاتەکە ئەوان هاتن بڵێن تەرمەکانیان بردۆ بۆ بەیانی ئێمە لە حوجرانێ لە گوندی حوجرانێ چوینە لای کاکۆسرت و کاک حەسەن کوێستانی ئەوان دەیانویست تەرمەکانی خۆیان ببەنەوە ئەمەش تەرمەکانی خۆمان ببینەوە واتە 12 مانگ ناشتنمان 13 مانگ دووبارە هاتین و حوجرانێ استقبالی وەفدێکی گەورەی حکومیمان کرد چوین لە خانی کاک کەمال کاوانی لەسەر مەیدانێ
یعنی ئەوە یەکەم جەلسەی ڕئیسی بوو لەما بینی ئەحزابی کورد و بەغدا کرا بەڵام بۆ دواتر ئێمە وەکو حرەکە ئیسلامی لە بەغدا بەشداری مفاوەزاتەکەمان نەکرد. ڕاپەڕین و سەروەریەکان ئەمانە سەروەری نیشتیمانی و نەتەوەین مەڵکی هیچ کەس لایەنێک نین و بۆ هیچ کەس لایەنێک نییە کە لەسەر خۆیان تاپۆ بکات. لەلایەکی دیکەوە ئێمە قسە لەسەر ڕۆڵ بینین لە ڕاپەڕیندا بکەین ڕاستەکەی ڕۆڵی سەرەکی لە ڕاپەڕیندا هەمومان دەبێت ئەم شایدە بدەین کە ڕۆڵی سەرەکی جەماوەەر بینیوێتی پاشان هێزی پێشمەرگا. هەروەها لە دوای ڕۆڵی جەماوەەر لانە سیاسەکانی هەر کەسە بە پێی نفوز و دەسەڵاتی خۆی و وجودی لە ناو ڕێخستنەکان و لە هێزی پێشمەرگا ئەوانی کە لەسەر لە گۆڕەپانی سیاسی و عسکەریدا بوون لە خەباتی ڕزگار و خوازیگەلەکەماندا لەو سەردەمەدا ئەمانە ڕۆڵیان بینیوە. یەکێک لەو لایەنە سیاسیانەی کە ئێمە وەکو بەشدار بووی خەباتی ڕزگاری خوازی نەتەوەکەمان و بەشداربووی ڕاپەڕین کە بووین ئێمەی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات بووین کە لە ڕاستیدا ڕۆڵێکی زۆر کاریگەرمان بووە. دوای ئەوە ئێمە هەر لە نزیک جادەی بووین کا کۆسرەت و حەسەن کوێستانی ئەوانە هاتن بڵێن زۆر دەستخۆشیان بەڕاستی لە ئێمە کرد گوتیان بەڕاستی ئێوە پیاون بەس ناوی یەک دوو جیهەتیان هینا گوتیان ئەوە لەگەر خەڵکەکەی هەتا خەلیفانەی هەڕانەوەستاون ڕایان کردو ینی بۆ پێکەنین و بۆ خۆشی ئەوەی جێراوە داوای لێکردین کە کاکە هەندێک هێزی بنێرنە منطقەی هیزۆ نەوەک حکومەت لەو لاشەوە دێتن بەڕاستی ئەمەش لەگەر کاک مەلاورێ پێمان گوتمان کاکە ئەو سنوورە ئەوە مەڵبەندی سێ ئەو کاتی تەمان ئەمە لە ڕاپەڕین ئەو برانە دەزانن هەردوو مەڵبەندی سێ و چوار یەک مەڵبەند بوو بەس کە ڕاپەڕین کراو لە هەولێرێ بڵێن خەڵکەکی زۆر پەیوەندی کرد و هێز و شتمان زۆر بوو کرا دوو مەڵبەند وەرحاصل بەو شێوەی وەڵاممان داوە. هەر کەس باسی ڕۆڵی خۆی دەکا بەڕاستی لەم شەڕەدا پێم هەمویان ڕۆلیان هەبووە. سێزدە شەهید دراوە، دوو شەهیدان ئێمە بووە، نۆی یەکێتی نیشتیمانی بووە، دوی پارتی بووە. ئەگەر ئەمە پێوەەر بێ ئێمە دیارە ینی بەڕاستی ڕۆلی بەرچاومان هەبووە بۆ پشکی گەورەمان بەردەکەوێت لە تۆمارکردنی ئەو داستانە. ئەوەی کە گرنگم پێم وایە ئەوە تێپەڕیوە وە لەخوا بەزیاد بوو هۆی ئەوەی کە باس دانوستان بکاو لەگەڵ کوردڕێکەوێ ئەو کاتێ وردە وردە لیژنەی تەنسیق دروستکرا و ناوچەی ئارام دروستکرا بۆ هەرێمی کوردستان. ئەوەی کە گرنگە بەڕاستی دوای ئەمانە کە ئێمە شەهیدمان داوە ئێمە بریندارمان داوە ئێمە ئەو هەموو دەربەدەریمان بینی و بەڕاستی سەرکردایەتی کورد بەنی بابەست بێ لەوەی کە ئەم میلەت و ئەم وڵات و ئەم خاکە فەرامۆش بکە. پێویستی بە خزمەتەیە، پێویستی بە ئەوەیە کە لەگەڵی چاک بێ. لەناخوای گەورە کە دەفەرمێ باسی قومی ستەمکار دەکا دەفەرمێ ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء وأنذر الناس يوم يأتيهم العذاب فيقول الذين ظلموا ربنا أخرجنا من هذه أتى آخر آية كده فرمي باس استمكارا دكا فرمي خواهي تلا فرمي إيوه وكو أوانا مكن ك لشوينكاني إيوه بيشتنيش تزيب ونستميان كردو وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم إيوه لشويني أوان دادين شزيبون وشون سرزيقا ورقي أوان وەکو وان ستەممەکەن چونکە بینیتان ئەوان بەهۆی ستەمۆچیان بەسەر هات کە لە کۆتایی مانجی سینەوە و یەکدا ڕژێم لە کەرکووکەوە تاوان هێرشی کردووە لەوێ لە 28 سێدا ئێمە کۆمەڵێک پێشمەرگەمان شەهید بوون کە ئەمانە ڕاستەکەی تا ئەندازەیەک تەنیا ماونەوە حکوومەت دەوری داون هێزی ڕژێمی داگیرکەری بەعز دەوری داون شەهید بوون تا ئێستاش ئەمانە بێگڵکۆن و کەستۆراغیان نازانێت لە ڕاستیدا پاشان کە هێرشی ڕژێم بەرەو ناوچەی پردێ هاتووە لەوێش بە هەمان شێوە هێزی پێشمەرگەی ئێمە بەرەنگاریان بوونەوە لەوێش سێ شەهیدمان بوون هەروەها لە قۆڵی گەرمیانەوە بە هەمان شێوە کە لەوێش ڕژێمی بەعز بە هاوکاری مجاهدینی خەڵق و ئەوانە هجومی بردۆ بەرە و گەرمیان و ئەوانە لەوێش بە هەمان شێوە هێزی پێشمەرگەی ئێمە بەرەنگاریان بوونەوە و چۆن دەڵێ ینی جوامێرانە بەرگریان کردووە لە ڕاستیدا لا پاشان هەولێر و ئەوزار بەرە و ئاراستەی دەربەندی کۆڕێک ئێستامە لێرەین بە هەمان شێوە هێزی پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات ڕۆڵێکی زۆر پێشنگانە و سەرچیانان بینیوە هەر لە شەڕەکەی حوتی سێوە بگرە تا دەگاتە شەڕەکەی یازدەی یعنی حوتی چوارەوە تا یازدەی چوار و ئەوانە ڕۆڵی زۆر جوامێرانان بینیون و تەنانەت لێرە لەم دەربەندی کۆڕێمە دوو پێشمەرگەی جوامێرمان شەهید بوون کە یەکێکیان کاک مەلا عومەرە کە مەسئولتی بۆ فەرماندەی
بەشی سەربازی و عسکەری مەڵبەندەکە بووە هەروەها کاک محەممەد حاجی بە هەمان شێوە لێرە شەهید بوون و ئێستا تەمەن لە گۆڕستانی شەخلاوە لە نێوان سەرمەیدان لەوێ نێژراون لەم گەرێوە پاکە دەرەچێ بەتین ئەلەرزێنێ خاکەر وەکو بورکان ئەتارێنێ شەوەی کاتە بەیان ئەتارێنێ شەوەی کاتە بەیان الله ئەکبەر گولەی ئاگرین لەم گەرێوە پاکە دەرەچێ بەتین الله ئەکبەر گولەی ئاگرین لەم گەرێوە پاکە دەرەچێ بەتین ئەلەرزێنێ خاکەر وەکو بورکان ئەتارێنێ شەوەی کاتە بەیان ئەتارێنێ شەوەی کاتە بەیان ڕۆڵەی مجاهید پێشمەرگەی خوددا هاتەن هاو سەنگەر بۆ لای خوا بڕوە مسلسلیە و باوەڕی پتە و مسلسلیە و باوەڕی پتە و ڕۆژ لە زۆر دارانە جێڕێ بەشە و ڕۆژ لە زۆر دارانە جێڕێ بەشە و الله ئەکبەر گولەی ئاگرین لەم گەرێوە پاکە دەرەچێ بەتین الله ئەکبەر گولەی ئاگرین لەم گەرێوە پاکە دەرەچێ بەتین